پەیوەندی ئابووریەکانی نێوان وڵاتانی ئەفریقا و چین لە ئاستێکی زۆر بەهێزدان و هەر داکشانێکی ئابووری بە بەهای 100% لە چین ڕوو بدات، ئەنجامی داکشانی ئابووری ئەفریقای بە ڕێژەی 0.6 لێ دەکەوێتەوە. ئێستا بەهۆی کۆڕۆناوە دۆخەکە بۆ ئابووری وڵاتانی ئەفریقا زۆر نیگەرانکەرە و بە جۆرێک بەهای دراوەکان زیاتر دابەزیون و بانکی گەشەپێدانی ئەفریقاش زیادەی کۆبەرهەمی ناوخۆیی بە ڕێژەی 3.1 دیاری کردووە. ڤایرۆسی کۆرۆنا کاریگەری زۆری لەسەر دروست کردوون و وەک دەزانین ئێستا لەسەری ساڵی نوێی چینی داین و ساڵانی پێشوو ژمارەی زۆر گەشتیار لە پشۆکانیاندا ڕویان لە کینیا دەکرد. بەڵام ئێستا هیچ گەشتیارێک نایەت، ئەوەش کاری ئێمەی وەک شۆفێری پاس و گواستنەوەی گەشتیاران کەمتر کردوێتەوە. کۆرۆنا کاریگەری ڕاستەوخۆی بەسەر کارەکانی ئێمە هەیە، بە تایبەت لە ڕووی هاوردە و بواری بازرگانیەوە، چونکە بەهۆی ڕێوشوێنەکانی خۆپارێزیە و لەو ڤایرۆسە ئێستا ناتوانین وەک پێشوو کاڵا ڕاستەوخۆ لە چینەوە هاوردە بکەین و کەسیش نایەوێت بۆ هاوردەکردنی کاڵا ڕوو لە چین بکات. ئەو کاڵایانەی ئێمە هەمانە تەنها بەشی مانگێکی تر دەکات و لەوە بەدواوە هیچ کاڵایەکمان نامێنێت بۆ فرۆشتن و دەبێت چیتر هەوڵەکانمان تەنها بۆ مانەوەمان لە ژیاندا بێت. ئێمەش وەک بازرگانێک بێ ئیش دەمێنینەوە و تەنانەت ناتوانین کرێی دوکانەکانیشمان بدەین.